مامۆستایانی فیداکار و خاوەن ئەزموون پەروەردە بە 4 زمان تێکنۆلۆژیا کۆبوونەوەی زانیاریەکان لە باخچەی ساوایانەوە بۆ ئامادەیی پێشڕەوی نوێگەریەکان سیستمی خوێندنی ئۆنلاین زانست و ڕەوشت و پەروەردەکردنی نەوەیەکی مێشکراوە لە ڕێگەی یاریە ژیریەکانەوە پێگەیاندنی نەوەیەکی لێهاتوو بەتوانە لە ڕێگەی چالاکی خولەکانەوە ماوەی 26 ساڵە بە جۆش و خرۆشێکی زیاتر لە یەکەم ڕۆژ تا مەزروعی بەردەوامە قسەی کەم و چالاکی زۆر هەمووی لەژێر ئەم سەقفەدا قوتابخانەکانی ڕووناکی هەولێر عێشق و نیولیفەر دەتوانن لەم ڕێگەیانەوە پەیوەندیمان پێ بکەن ژمارەی تەلەفۆن 0750 622 12 12